وڵەکانی شەوەیە کە جواب نیازم درێتەوە. زۆر باشە، من بینەرێک تەماسەگرێ با وەڵامی بدەینەوانێ. بینەری خۆشەویستم، کاتت باش. سڵامە و کاتەی خۆت باش. لە کەناڵی تەلەڤیزیۆنەکەمانەوە قەتع بووە. تەماس ئێستا لە داواکەین لە بەشی تکنیک ئەوە چارەسەرکە. زۆر سپاس پەیوەندیەکەت. بەسەر چاو. زۆر سپاس. بینەرێکمان لە شاری سەقز بوو، کاک عادڵ، هاوڕایانی بەشی فەنی ئەڵێن لە تەلەڤیزیۆن بەڵام نابێتەوە، باتەوەجو بە گرنگی باسەکە ئەگەر ئیمکانی هەبێت چارەسەری بکەن کە ئەو ئازیزانەش بتوانن لە شاری سەقز یا لە شارەکانی کوردستان زۆریان لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە چاوی لێکن، ئەگەر ئیمکانی هەبێت چارەسەر بکرێن. هەرحاڵ هاوڕە عادڵ ئیدامە ئەدەین، باشە بەهێزکردنی چەپ ئەوە بۆچی کوردستان، تایبەتمەندی کوردستان لەم بوارە چییە؟ ئێوازانە کە کوردستان سنەتێکی جێکۆتووی خەباتی چەپ و ڕادیکاڵی هەیە کە زۆرتر بە کۆمەڵەوە ئەناسرێت. ئەو سنەتی خەبات و تێکۆشانە لەلایەک بوونی حزبێکی نسبەتەن توودەیی لە کوردستان هەلومەرجێکی لەبار ئەخۆکێنێ بۆ ئەوەی کە چەپ بتوانێت لێرێ بە ئاسانتر هێزێکی ڕێکخراوتر بەدی بێنێ، یان ئەو چەپەی کە پەرژ و بڵاوە لەوێ بتوانرێ کۆ بکرێتەوە. زەمینەهای کۆکردنەوەکەی لەوێ فەراهەمترە و تەبێتەن زەرورەتی کۆمەڵایەتەکەشمان پێشتر لەوێ ناو لێبێت. جەل ئەگەر لێرە زەمینەکەی ئامادەیە، زەمینە کۆمەڵایەتەکەی هەیە، تەجروبەیەکی بە نرخیشمان هەیە ساڵانی پێشووتر، هەموو ئەوانە ئێمە لەو هەدەفە نزیکتر ئەکاتەوە کە بتوانین لێرەوە دەست پێ بکەین و چەپ تەقویەت بکەین. لەلایەکی تریشەوە ئەزانین کە ئەگەر لە کوردستان ئەم ئەرکە بەجێ بهێنرێ و ئەم تەجروبە نەتیجەیەکی موسبەتی بێ، کولەن ئەتوانێت تەسیری موسبەتیشی لەسەر کۆمەلگای ئێران هەبێ، ئولگویەکی باش بەدەستەوە بدا بۆ چەپەکانی سەراسەری کۆمەلگای ئێران کە لەوێش ئەقداماتەکەی کە لەو زەمینەدا ئێستا لە ئارایە بتوانێت بە نەتیجە بگات. کە باسی کۆمەڵەش بکەم، مەبەستم بەڕاستی ئەوە نییە کە لێرە کۆمەڵە بەرجەستەتر لە خەڵکی تر بکەمەوە کە جزوی گفتمانی چەپ و بەرەی چەپن، بەڵکو مەبەستەکەم ئەوەیە تەجروبەی ئەو کارە هەیە لە کۆمەڵە ئەو ئەرکەی سەردەمانێکی پێشووتر بەجێ هێناوە، سەرجەمی ئاهادی ئەو کۆمەلگا کە بیر و باوەڕی پێشکەوتوخوازی ئازادیخوازی چەپی هەبوو بەنەو ئەی لە دەوروبەری کۆمەڵە کۆڵە بووە کۆوە. مەبەستیشمەوەنی ئەلزامەن محاتی تشکیلاتیەوە ئەبوو بە ئەندامی، مەبەستمەوەی لە یەکێ لە بازنەکانی دەوروبەری کۆمەڵە کار و فعالیەتیە کرد، هێز و توانایەکەی لەوێ بەخەرجەدا و خۆی بە ئەو ئەهداف و جەهانبینیەوە ئەدیەوە کە کۆمەڵە تعینیەکە و تەئسیر گوزار بوو لەگەڵ یا خۆی شکلی ئەدا بۆ ڕێبازەی کە کۆمەڵە دواتر ئەکرد بە ڕێبازی ئەساسی خۆی. با تەوەجوو بۆ هەموو زەمینانە پێم وایە ئێستا زۆر هەموارە بۆ ئەوەی کە بتوانین سەرڕای دشواری هەلومەرجەکە لێرە بتوانین بەرەیەکی چەپی بەهێز شکل پێ بدەین. زۆر سپاس کاک عادڵ. هاوڕایانی بەشی فەنی دووبارە پەیاممان بۆ هاتووە، ئەڵێ تکایە بەڵکو ئەگەر ئیمکانی هەیە عکسێکیان لە سەفحەی تەلەڤیزیۆنەکەیان گرتووە، ئەڵێ کولان ڕەشە، یعنی بەرنامەی هیچ بەرنامەیەک بڵاو نابێتەوە. ئایا ئیمکانی چاکردنی هەیە؟ هیوادارین لە درێژەی بەرنامەکە ئەگەر ئەو بینەرە هەرچەند بەرنامەکەش یەگەراوە قەتع بێ ناتوانێت گوێمان لێ بگرێ، بەڵام تەلاشەکەین کە ئەو بەشە تکنیکیە چاک بکەین و بگەڕێنەوە بڵات. عادڵ، ئەگەر تۆ بدەوێت چەپ پێناسە بکەیت، چۆنی تعریفەکەیت؟ یا بڵێن ئەو چەپەی کە مەدی نەزەری کۆمەڵەیەوە تەلاشەکات بەرەیەکی بەهێزی لێ دروستکات لە تایبەت لە کوردستان، چ فاکتایەکی هەیە، چه خصوصیاتێکی هەیە
ئەگەر بتوانیت تعریفێکمان لەوە بۆکەینەوە نەبوو هەڵبەت یەک دقە پێشەوەی جوابی تەلەفۆنەکەم بیتەوە بە جوابی و پرسیارم بیتەوە بە ئەمە وەڵام بۆ تەلەفۆنە بدەمەوە ئەلۆ بینەری خۆشەویستم کاتت باش ئەلۆ قەتام پێم وابێ هەر لەسەر بەشی تکنیکیەکەیە خەڵک داواکەن کە چاک بێت هەوڕ عادڵ داوای لێ بڕنەکەی نەگەر ئیمکانی هەبێت بەڵام بۆ پرسیارە تعریفێکی دیارە زۆر کولی من لێرە ئێستا ئارسانەکەم و پێم وایە ئەوە شەر نەشەتگرتوو لە تەجروبەی هێزی چەپە لە کوردستان و لە ڕاسیا تەجروبەی بەکردەوەی کۆمەڵە ئەوشەوەیە تەواوی ئەو ئینسان ئازادی خوازانە ئەو نەهادە کۆمەڵایەتیانە ڕێکخراوی مەدەنی سیاسی کە شکڵەگرن بنەو ئەیک لەنەوە ئەکان پێشکەوتنی کۆمەلگا ڕۆحی ئازادی خوازی کۆمەلگا و نهێشتنی ستەم و استثمارێک کە لە ئەشکالی مختلفە لەو کۆمەلگا هەیەە ئەوە ئەهدافیان بێ لە بەرەی چەپە ئەگونجن و شەرت نییە ئەم شتانی کە من ئێستا ناویان لێ ئەبەم هەموو ئەم هێزانە هەموو ئاحادی ئەم کۆمەلگا سەرجەمی ئەمانە لە دەستوریکاری خۆیانەدا بنن تا شەرتی بە چەکبوون بەجێ بهێنن بۆ نمونە مافی کرێکاران مافی منداڵان مافی ژنان ژینگە پارێزی نهێشتنی نابەرابەری ئابووری نهێشتنی ستەمی نەتەوایەتی مەجموعەی ئەمانە تۆزیح ئەدا کە ئەم ئەو ئینسانانەی دارای ئەم تەفەکر ئەم بینیشانە هەن لە چوارچێوەی تعریفی چەپە قرارەگرن جا لەوانەیە کەسێک نهادێک زۆرتر تەمەرکوزی لەسەر ئەوە بێکە مافی ژنان بپارێزێ یا مافی منداڵان بپارێزێ لایەنێکی تر و کەسانێکی تر مافی کرێکاران و نەهێشتنی نابەرابەری چینایەتی مۆدن نەزەریان بێ و لە چوارچێوەی خەباتەکەی خۆیانە پێیان بێت و زەرفە ئەتوانن توانایەکانی خۆیان بخەنە کار و نەهایەتەن مەجموعەی ئەمانە کە دەسەداتە دەستی یەک ئەبینێ بە گشت هەلومەرجەکچێک کە کۆمەلگای بەناو کۆمەلگای سەرمایەداری ناسراوە پێکی هێناوە ئەنی ئیلزامەنیش نییە کە تەرەف دەبێ پێشلەوە تعلقی خۆی بەوە نیشاندایە بێنێتە سەر زمان و دواتر ئێمە لێ قبول بکەین کە ئەوە چەپە کاتی کردەوەکەی لەو چوارچێوە گونجە کاتی کردەوەکەی دژی مناسباتی کۆ کۆمەلگانە تەبیعەتەن لەو بەرا گونجێ و ئەتوانێت لە یەکی لەو ئەسانە برازی وجود بکە و تاثیرگوزار بێ و سەرجەمی ئەمانە کاتی یەکیان گرت کارتی یەکیان گرت بە وەختە هێزێکی بەنینی چەپ تەشکیل دەدەن کە عەمەڵەن ئەبن بە هێزێک دژی نظامی سەرمایەداری و ئەو سنەتێک هەیە کە تا ئێستا ئەو بازنەی بەرتەس کردوتەوە ئەوەیە کە شەرت و شروعی تێکدانراوە کە بەداخەوە ئەو هێزی کۆمەڵایەتی چەپی بە پەراوێز خستووە کە ئیلزامە دەبێت چەند شەرتی زۆر ئەساسی چەند پێوەرێکی زۆر وشکیاندا ناوە ئەوەش بۆتە باعثی ئەوەی کە چەپ هێزی چەپی کۆمەڵایەتی پەراکەندە بوو کە بە باوەڕی من لەم دەورە نابێ پەیوەری زۆر تەسک و وشکی ئیدۆلۆژیک دابندرێ کە ئینسانی پێشکەوت و خواز و ئازادی خواز ناو کۆمەلگا کە لە ژیانی ڕۆژمەڕەیە ژێ و هەلومەرجە کە ئێستا ئێمە ئەترازمان پێ هەیە خەبات و تێکۆشانەکە ئەوە دوور بکەوێتەوە ئەزمموی پێشووتنی چەپی لە کوردستان بە تایبەتی کۆمەڵەوە نیشانەدا جەماوەرێکی بەرین لە دۆری کۆمەڵە جەمبوونەوە سەرجەمی ئەمانە ئەوە نەبوو کە ڕۆشت بەنوانی مثال ئەڵێم فلان کتێبی متەفەکرینی کۆمونیزمیان خوێند بێتەوە بۆ عەقیدە بگەیشت بێتن دوایی کۆمەڵە ڕێدا بێتن لە کۆمەڵە نزیک بنن نەخێر کە ئەبینرا خۆشناوە لە ناو کۆمەلگا کە ئەبینرا ژیانی ڕۆژمەڕەیان لە خزمەت خەڵکی فەقیر و هەژار و دەستکورتایە کە ئەبینرا ڕەفتاری ڕۆژمەڕەیان خزمەت بە مناڵ و ژنانەکە کۆمەڵە هەوڵی ئەدا ئەوانە جەزب بکە و یەکێک لە شعبەکانی فعالیتی خۆیان ئەوانە بگونجێنێ و ئەوە چەپی ڕێخست بۆ دەورەی کردی بە ئالتەرناتیڤ بە معنای واقعی کەلیمە و ئێستا کاتی ئەوە هەیە کە دیارەوە تەجروبە بۆ شکل تکرار نابێتەوە شێوەی باشتری ئێمە ئیمکانمان هەیە دوو پات بکەینەوە ئەو دەورەش بۆ خەڵکی ئازادی خواز و پێشکەوت و خوازە لە دۆری ڕێبازێک کۆ بکەینەوە هاوڕێ عادڵ یەک پەیام بواتەوە تۆڵێک توولانیە بە من یەکسەر بچمە سەردەقی پەیامەکە ئەڵبەت هاوڕانی بەشی تکنیک پەیام و تەماسمان زۆرە لەبەرەوەی کە بازم تەلەڤیزیۆن بەرنامەکانمان بڵاو نابێتەوە ئەلبەتە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە تویتر و ئەوانە بڵاوە بێتەوە بەڵام ئەو بینەرانەی کە لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە بینەر بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنن ناتوانن
عکسی تەلەڤیزیۆنەکانیشیان ئەنێرن کە گوایە فەقەت سەفحەیەکی ڕەش. بینەرێکمان لە مەریوانەوە نامەیەکی نووسیوە تۆزێک توولانیە، هیوادارم توانم وەک خۆی بخوێنمەوە. ئەوە نووسیوە: درود و سڵاوی تایبەت بۆ هەمووتان ئازیزان، دەستان خۆش بێت بۆ بەرنامەی جوانتان. خۆشحاڵین بە هاتنی کاک ئاکۆی ئەنوەری، بەڕاستی لە دڵسۆزی بۆنی هاوڕێ فەرهاد دەدات. زۆر سپاس بۆ بینەرە، دەستان خۆش بێت. چەپ لە کوردستان دوای پەیامەکەی کاک سێبراهیم و کۆمەڵە ڕۆژ لە دوای ڕۆژ زۆرتر دیارکەوتووە و کەسەکان هاتوونەتە سەر خەت و ئەزانن ئەم هەڵوێستە زەروریە. بەڕاستی جێگە پەنجەی چەپی کوردستان لە هەموو ئێران دیارە و کۆڵەکەی محکەمی سەراسەریشە و هەموو چەپی ئێران دەزانن چەپ لە کوردستان بەهێزە و کاریگەری زۆری هەیە بۆ داهاتووی چەپی ئێران. هاوڕێ ئاکۆ، بەڵام پرسیار ئەوەیە بۆ بەعزێک بە قەویبوونی چەپ لە کوردستان عەکسولعەمەل نیشانەدەن، ئەلبەتە ئەو نووسویەتی کە خۆیان قوتەکەنەوە. تا ناوێک لە بزوتنەوەی چەپی کوردستان دێنن، ئازا پێیان وایە ئەمە نابێت و کورد حەقی نییە کۆمۆنیست بێت. پێیان بڵێن ئەو نەوعە بیرکردنەوە و ئەو نەوعە دەرکنەکردنی کۆمۆنیسم و مارکس و لینین و بیرێکی تەسکە لە سوسیالیزم. پرسیارەکە وەیە بۆچی کەسانێک عەکسولعەمەل نیشانەدەن بەرامبەر بە بەهێزبوونی چەپ لە کوردستان، یعنی پێیان وایە کە نابێت ناوی کوردستان بەریت کە باسی چەپەکرێت. بەمنەوە پرسیارە ئەلبەتە ناوی چوتی هاوڕێ ئاکۆ، بەڵام من ڕۆبەڕۆی هاوڕێ عادڵ یەکەمەوە، هاوڕێ عادڵ جوابمان بات. بەڵێ سپاس. دیارە مەسەلەی چەپ لە چەند ڕوانگاوە هەم مۆردی تعریف و تەمجیدە و هەمیش مۆردی نەقد قەرارەگرێ لە ڕوانگەی جۆرا جۆرە. دەقیقە نازانم مەبەستی ئەم بینەرە کام لەو ڕەخنانەیەکی ئەگیرێ، بەڵام بە تۆری تاکیدەوە هەموو کۆمەلگاکان مافی خۆیانە کە چەپەکانیان یەک بگرێت و ئیلزامی نییە کە شەرت و شروتێ بۆ یەکگرتنی ئەو چەپانە دابنرێ کە جۆغرافیایەکی معەیەن بەکار و هەسوڕانەکەن. لە دێر زەمانەوە کوردستان مەحەلی کار و فعالیەتی هێزی چەپەوە پێشڕۆ بووە و پەراکەندەگیش هەمیشە وەکو یەکێ لە هۆکارەکانی لاوازبوونی ئەو هێزە دیاری کراوە و پەدیدەیەکی تەبیعیە کە ڕۆتی چەپ وەکو هەموو ڕۆتە سیاسیەکانی ناو کۆمەلگا هەوڵەدا لە ئەنگرانی خۆی ڕێ بخە، هەوڵەدا هێز بگرێ، هەوڵەدا لە فعل و ئینفعالاتی ناو کۆمەلگا دەور بگێڕێ و ئەوە شتێکی نائاسایی نییە لە کوردستانیش. کاعادڵ باس لە بەهێزکردنی چەپەکرێ معنای چییە؟ تانەوێت یا تەشکیلاتی کۆمەڵەوێت ئەم هێزە لە چوارچێوەیەکی مشخەص ڕێک بخات، یاکو چۆنە ئەم فۆرمەکەی چۆنە؟ ئەتوانێت ئەمەمان بۆ تۆزیع بیت ئەم چەپ بەهێزکەیت چۆنی بەهێزکەیت لە چ قەوانەیەک؟ پێش هەموو شتێ لازمە دەورەیەک بۆ ڕاوێژ و گفتوگۆ لە بینی ئەفراد و ڕێکخرا و نادایەکی مختلف کە خۆیان متعلق بە بەرەی چەپەزانن دەست پێ بکە و لە ئەسەری ڕاوێژ و گفتوگۆ و گۆڕینەوەی بیرروڕا نەتایجێکی مشخەستری لێ حاصل بێ کە ئەو ئەقداماتە چۆن ئەنجام بدرێ، ئەو چەتری چەپ یان بەلەی چەپ هەر مەفهومێکی بۆ بەکارێنین شتڵ بەگرێ. بۆ ئەمە مهمە لەبەر ئەوەی کە تەساویر و بەرداشتایەکی مختلف وجودی هەیە کە ئەو پرۆسە چۆن دەست پێ بکە و بە کوێ منتەهی بێ و چونکە ئەو تەفاوتی نەزەر لێرە وجودی هەیە کە ئەمرێکی زۆر تەبیعیە نابێ بە شتێکی نامۆی بزانین، پس کەوایە ئەبێ گفتوگۆکان و ڕاوێژکردن پێکەوە دەست پێ بکات. دێ بۆ ئەو کارەش ئەوەی کە ئێمە زۆر تاکیدمان لەسەری هەیە و ئەقدامێکی ئەوەڵگەی باشی ئەزانین ئەوەیە کە چەند سمینار نمونە بەرگوزار بێ و لە جواری ئەو سمینارانە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەم لایەن و کەسایەتیانە دەست پێ بکات لە ڕێگەهای کەناڵایەکی مختلفەوە و لەوێ لەسەر ئەساسی پێویستیەکە بە توافق بگەین و پرۆسەی شکل پێدانەکە پرۆسەیەک بێ کە هاوبەش هدایەتیەکەین. کۆمەڵە یەکی لە لایەنەکانی تەبیعەت ئەبێ، بەڵام کەسایەتی و لایەنی تریشەن کە ئەوانیش واردی پرۆسەکە بن هەر لە مەرحەلەی ئەوەڵەوە و یەکی لە
یەکی لە مەفروزاتی و پرۆسە ئەوەیە کە بیرۆڕای جیاوازە بێ هەبێت ینی باوجوی کە هەمومان خۆمان بە بەرەی چەپ و خۆمان متعلق بەو دیدگا ئەزانین بەڵام معنای ئەوە نییە کە دەقاودەق لەسەر مەسایلی مختلف وەکو یەک بیرکەنەوە ینی ئەسڵی جیاوازی بیرروڕا لەناو بزوتنەوەی کە مناوی بەڕاستیانن بزوتنەوە ئەوە توانێت ببێ بە بزوتنەوەیەکی زۆر بەهێز لەناو بزوتنەوە بە ئەمرێکی زۆر تەبیعی بزانرێت و بە شاخصی دەوڵەمەندکردنی حرەکەتەکە بزانرێت یەکێک لە شاخصەکانی مۆفەقیەتیش بزانرێت چونکە ئێمە ئەزانین ئەگەر جیاوازی بیرروڕا بە شتێکی نامۆزانرا و بە وەکو شتێکی غەریب و وەکو شتێکە نابێت بێ هەسوکۆت لەگەڵ کرد پەرژوبڵاوی بەوجود دێ خەڵکەکە نامێنەوە و ئەو پەرژوبڵاوی کە ئێستا گلەییمانی هەیە جارێکی سەر هەڵداتەوە بەڵام وجودی تەفاوتی مختلف بە شتێکی تەبیعی بزانرێت لەسەر ئەساسی ئیشتراکات حرەکەتەکە دەست پێ بکە ئەوە ئەمرێکی مهمە لەلایەکی تریشەوە ئێستا مەسەلەی کۆمەڵە زۆر لەو ناوە مەترحە ڕاستەکەی و ئەو پرسیارش معموڵە نەکرێت ئەڵێن مەبەستەوەیە کە خەڵکەکە ببێ بە ئەندامی کۆمەڵە یا بێتە ژێر چەرتی کۆمەڵە هەر لێرە شەو جوابە بدەینەوە نەخێت بەڵکو پێمان وایە ئەو حرەکەتەکە ڕێیەکە بێ کۆمەڵە یەکێک لە هێزە بەشدار بۆکانە سەکە توانیم بڵین لە ڕاستیا هەیە توانیم بڵین بەستەریەتی یا شتێکی ترەوە زۆر مهم نیە بەڵام خەڵکانێکی تیژە بێ پێوەوە پێشمان هەدەفی ئەسلیمانەوە نیە بە ئەندام کۆ بکەینەوە وێمە پێمان وایە هەستەی ئەسڵی ئەم ڕێکخراوەی ئێمە بە ئەندازەی کافی خەڵکی جەزبی خۆیەکات ئەندام کۆکاتەوە سەرکردایەتی باش و کەسانی لێهاتوو لێ نزیک ئەبێتەوە بەڵام ئەڵقەها و بازنەهای دەوروبەری کۆمەڵە کە بە هەر ئەندازە لەس ئەو چەند ئەرسەی کە ناوم لێ بردن مافی کرێکان نەهێشتنی نابەرابری چینایەتی مافی ژن مافی منداڵ لە هەرکام لەو ئەرسانە خەبات و تێکۆشان بکە شەرتی ژنیە لە ئەندامی کۆمەڵە بێت لە یەکی لە بازنەکانی بەرەی چەپدا جێگەی خۆی بکاتەوە ئەوە کافیە بۆی کە ئەو بەرە شکل بگرێت و گفتوگۆ و ڕاوێژ و بیگۆڕینەوە و بیرڕاش وەکو ئەمرێکی تەبیعی لەنێو ئەو بزوتنەوەی چەپ و بەرەی چەپە ئەتوانێت بەڕێوە بچێت هەوڕ عادڵ پرسیارێک هاتووە ئەگەر ئیجازە بێ بینەرێکمان لە بانەوە بە فارسی نسبەتی بەڵام پرسیارەکەی ئەوەیە کۆمەڵە لە جبهەیەکە خەریکە بەرەی تەلاش بۆ پێکەنانی بەرەی چەپەکە بەڵام لە بەشێکی ترە لەگەڵ جەرایەناتی ڕاست و بەتایبەت ئەوانەی کە خۆیان بە ناوەندی هاوکاری ئەزانێ خەریکی نەوەیەک لە دیپلۆماسیە ئەم دوانە ناکەونە تەقابل لەگەڵ یەک ناکەونە تەناقض لەگەڵ یەک چۆنە ئەتوانی بۆمان چی بکەیتەوە عەکسەکە من پێم وایە یەکتر تەکمیلەکە کۆمەڵە پێشەوەی کە خۆی بە سرفەن ئیدۆلۆژیەکەیەوە تعریف بکات و ئەو شتانە هێزێکی سیاسیە ینی منطق و فەلسەفەی دروستبوونی ڕێکخراوی کۆمەڵە ئەوەیە کە لە کۆمەلگا گۆرانکاری بەدەست بدی بێنێ ژیانی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک قۆناغ بە قۆناغ بگۆڕێ و بە تەدریج تەوقعاتی خەڵک باتە سەرەوە و دەستکەوتی ڕۆژمەڕە لەسەر یەک کەڵەکە بکات و ئەو نهایەتەوە کۆمەلگا بنەڕەتەن بگۆڕدرێت بنابراین ئەوە فەلسەفەی وجودی تشکیلی ئێمە کەکوە ئەوە بوو ینی هێزێکی کۆمەڵایەتی لە کۆمەلگایەکی متەنەوەعە کار و فعالیت دەکەین هێزی مخالفی خۆمان هەیە هێزی دوژمنمان هەیە هاونەزەرمان هەیە وەلعاخر ئێمە لەگەڵ ئەوانە سەر و کارمان هەیە ئێمە جزئی ئەو چەپانە نین و نەژبووی بەر تایستش لە ڕۆژی پێکاتمانەوە کە خۆمان ئیزۆلە بکەین خۆمان بە ئیدۆلۆژیەکەمانەوە خۆمان تعریف بکەین بە ئیدەی باشمانەوە یا تەسەورمان لە ئایندە بەوە خۆمان تعریف بکەین و حەقانیەتی کۆمەڵایەتیمان لەوە وەربگرین حەقانیەتی کۆمەڵایەتیمان لە کار و ڕۆژمەڕە وەرگرتووە ینی کردەوەمان کردووە نەتیجەی مثبەتی بووە و لەوەی حەقانیەتی کۆمەڵایەتیمان لە کردەوەی ڕۆژمەڕە شان لە شانی خەڵکەدا شان لە شانی هاونەزەردا شان لە شانی مخالفەتەدا و ئێمە ئەو کولتورە کە هەم ڕاست بەعزەن زۆر پێوەی گرفتارە بەعزەنی چەپ ئەویش کە تەرەفی خۆی مخالفینی خۆی بە شتێکی پەست ئەزانێ بە شتێکی مەفهومی ئیسلامیەکان گڵاو ئەزانێ جزئی ئەوانە نین ئێمە تەواوی ئەوانە بە پەدیدەهای ئیجتیماعی ئەزانین ئینسان هایەک بە ئەساسی موقعیەتی خۆیان هێز دروست دەکەن حزب دروست دەکەن لایەن دروست دەکەن هێزی کۆمەڵایەتی جەلبی خۆیان دەکەن و لە هەڵکردن پێکەوە و مقابلە لەگەڵ یەک و مخالفەت لەگەڵ یەککردن ئەوانە
کۆمەلگا ئەبوژێننەوە و لەوێ هەر کەس توانی پێگەی خۆی بەدەستپێنی و حەقانیەتی کۆمەڵایی خۆی بەدەستێنا ئەوە لە ڕاستی کۆمەلگا قەرارەگرێ کۆمەلگا بەدەستەوە ئاگرێ و ئێمە لایەنگری کولتورێکی پێشکەوت و خوازانە و تەمەدونێکی کە هێزە دوژمنەکانی خۆشمان بەوە قامە بکەین کە لە ڕێگەی بەدەستێنانی مەشروعەتی کۆمەڵایەتیەوە بتوانن بۆ نمونە دەسەڵات بەدەست بێنن یا منشەی ئەسەر بن جا ئەو بینیشە کە خۆ ئیزۆلەکردن بە ئازایەتی ئەزانێ خۆ قەتیسکردن پێی وایە ڕادیکالیزمە بە تەواوی ڕەدەکردنەوە و ئیشارەت بەوە کرد کە لە پلۆنۆمی ئاخرا باسی لێوە کراوە قەتنامەدراوە لێ زۆر بە ڕۆشنی وتمانە فەرهەنگێکی سیاسی کە چەپی بە پەراوێز خستووە و هەوڵەدا بیکە بە گروهایەکی چکۆلەی فشاری لە مەحافلی چکۆلا قسەی باش بکەن وجدانی خۆیان ڕەحەت بکەن بەڵام لە عەرسەی کۆمەڵایەتیا بێت تەسیرن لەوە دوورەکەوینەوە هەم لە لەحاظی عەمەڵیەوە هەم لە لەحاظی نەزەریەوە ئەوە نەق دەکەین بەڵکو ئێمە بەشێکین لە کۆمەلگا هێزی ڕاستیش بەشێکە لە کۆمەلگا لە تەقابڵ و لە مخالفت لەگەڵ تەرەفی خۆماندا ئێمە هەوڵ ئەدەین پێگەی کۆمەڵایەتی بەدەستبێنین و نە خۆ قەتیسکردن و خۆ دیرخستنەوە جا زۆر مشخصی لەگەڵ هێزی ئەو هێزە سیاسەکانی کوردستانمە پێمان وایە لە بەرابەر کۆماری ئیسلامیە هاوکاری نزیکایەتی هاو ئاهەنگی ئەهەمیەتی هەیە بە حفزی تەواوی جیاوازیە فکری و ئیدۆلۆژیەکانمان ئەوە هیچ کام لەوانە پێکەوە تێکەڵ ناکە ئێمە لە دژی کۆماری ئیسلامی و پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان هەماهەنگیەکەین لەگەڵ هەموو هێزێکی مەترح لە کوردستان هاوکاتیش نکاتی جێگەی اختلافمان زۆر بە شەفافی بە کۆمەلگاڵێن و خۆمان وەکو ئالترناتیڤ لە کۆمەلگا مەترحەکەین و هەویەتی خۆمان بە تەعارض و تەقابڵ لەگەڵ مەسەلەن حزبێکی سیاسی بە تعریف ناکەین بەڵکو لە حەقانیەتی کۆمەڵایەتیمان ئەوە منشەی تعریفی خۆمان دەزانین. هاوڕە عادڵ ڕفیقێکی تر یا بینەرێکی ترمان لە بۆکانەوە پامێکی نردووە پامەکەی مشتۆزێک توولانیە بەڵام دەقی پامەکەی ئەگەرستە لە زمانی قسەکانی توای خوێنمەوە ئەوە باسەکاڵێ لە بەندێکی قەتعنامەی پۆلۆنۆمەکەتان ڕەخنەیەکتان لە خۆتان گرتووە بە نسبەت هەڵوێستێک کە لە گوزەشتەیە بە نسبەت مشخصا ناوی هاوڕێمینی حسامی بردووە بەڵام حتممە مەبەستی ڕوتی سوسیالیستیە بەگشتی ئەڵێ هەنگاوەکان لەم بوارە تاکوێ چێت ئایا دانیشتنتان بووە نزیکایەتیەکان تا چه ئاستێک چوەتە پێشەوانێ ئەکرێت لەم بوارەیە زیاتر تۆزیحاتێکمان بۆ بدەیت ئێمە لە ماوەی ئەتوانم بڵم چەند ساڵی ڕابردووە نەهەر دوای ئەو پلۆنۆمە هەوڵێکی چراوپڕترمانداوە کە پەیوەندی بەرقرار بکەین لەگەڵ کۆمەڵێک ئینسانی چەپ و خۆشنا و چەندین نەهاد و هێزی سیاسی هێزی نەهادی کۆمەڵایەتی تا ئەم ڕۆتە شکل بگرێ بە شێوەیەکی تەبیعی ئەو پلۆنۆمەی ئاخر و باسەکانی لە ڕاستیان نەتیجەی ماوەیەک هەوڵ و تێکۆشانی بەکردەوە و عەمەڵیە و ئەوەی کە ئشارە کراوە بە هاوڕیانی ڕۆتی سوسیالیستی کۆمەڵا ئەوە وەکو نمونەیەک ناومان لێ بردوون ئەوە لە ڕاستیە ناتوانین بڵێن هەدەفی تەواوی ئەو ئەقداماتی ئێمە تەنها هاوڕێیانی ڕۆتی سوسیالیستی بەڵکو ئەوان بەشێکن لە چوارچێوێکی زۆر عمومیتر یا جزئێکن لە کولیاتێک و نە هەدەفی ئەسڵی ئەوە پرۆسە و لەو چوارچێوە کە باسم کرد پەیوەندی بەرقرارە و پەیوەندیەکان ئاساییەکەینەوە گفتوگۆ و ڕاوێشەکەین تەبیعەتەن لەگەڵ هاوڕێیا خۆشەویستانە شەر پەیوەندیەکانمان ئیدامەی هەیە کە ئەوانیش ببن بەشێک لەو ڕۆتە ئەسڵی مەطلب ڕۆتەکەمانە و ئەجمڵە ئەوانیش لە نەزەری ئێمەوە شامڵە بێ و پێمان وایە لە سەردەمێکە لە دەورەیەکە تەسمیمێکی ناگونجاو گیرە کە تەبیعەتەن هەوڵ دەین ئەو تەسمیمە مشخصەش بەنەوەی بهێنەوە سەرجێگەی خۆی. هەوڕا دڵتایسێ کاتێک باس لە بەهێزکردنی چەپ لە کوردستان کراوە زیاتر باسی ڕێکخراوە سیاسیەکان کراوە زیاتر باسی نەهادەکان کراوە کەمتر باسێک لە ئەوانەی کە بەهۆی شعاباتی بەتایبەت تەنانەت ئەوانەشی کە لەناو کۆمەڵایە بوون مەجموعەیەک شعابات کراوە مەجموعەیەک ئیشقاقات بووە لەناو تەشکیلاتەیە و لە نەتیجەی ئەمەیە کۆمەڵێک ئینسانی خۆشناو کە کەماکان خۆیان لەبەرەی چەپە بینەوە تەنانەت کەماکان خۆیان بە کۆمەڵەییژە بینەوە منفەرد بوون لە پراوێست کەوتون کۆمەڵە چ سیاسەتێک لەبەرەگرێ بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵە کەمیش نین لە ئینسانە چەپ و خۆشناوانەی ناو کۆمەلگا جارێکی تر لە دەوری یەک کۆکاتەوە ئایا ئەم بەهێزکردنی چەپ لە کوردستان
بەشێکی داناوە بۆ ئەو کەسانش من نتوانم دعایەوە بکەم بەشی ئەساسی ئەوانن یعنی ئەم پرۆژە کە ئێستا ناوی لێبین بەشی ئەساسی ئەو هەزاران کەسەیە کە ئێستا بەبێ ڕێکخراو بەبێ سازمان ژیانی سیاسی خۆیان بەسەرەبن متعلق بە هیچ تشکیلاتێکی سیاسی نین لە نظری ئێمەوە ئەوەی ناوی لێنم چەپی کۆمەڵایەتی ئەلبەتە هەندێک نەهادی ئەنجومەن و ئەوانش لە خۆگرێ ئەمانە ئەوە هەستەی ئەسڵی ئەو حرەکەتەی ئێمە بەڕاستی حزبی سیاسی بەشێکێتی کە ئەهمیەتی خۆی هەیە واردی ئەو پرۆسە بکرێ بەڵام بە باوەڕی من موفەقیەتی ئەو ئەقدامی ئێمە بەوەیە کە ئەو چەپی کۆمەڵایەتیە پێوەی پێیوەستێ ئێوە ئاگادار هەن حزبی سیاسی کە بەبێ پشتیوانی کۆمەڵایەتی دەستی بر بۆ کاری وە منازرە و منشادرەی دەرونی ئەو ئەحزابە و بینی خۆیان بێتە باعثی وەیە کارەکە ناچتە بەرەوە حزبی سیاسی معناوەیە هەر کۆمەڵێک لەوانە کە حزبی خۆیان هەیە بەرنامە و استراتیژی و تاکتیکی مبارزاتی خۆیان ئەس قبل دیاری کردووە و لەسەر ئەوە سوورن و نوعی فەرهەنگیش بەداخەوە فەرهەنگی سکتاریسی وجودی هەیە کشمەکشی بینی ئەم ئەحزابە زۆر جار بۆ خۆی منشەی عەدەمی نزیک بوونەوەیە منشەی ئەوەیە کە گفتوگۆکان بە نەتیجە ناگات هەمووی لە منزەری حزبەکەی خۆیەوە مسەوباتی کۆنگرەکەی و ڕاهبەریەکەیەوە و لە منشەی ئەوە لە منزەری ئەوە قەزاوەتە کات و چونکە قەزاوەتەکەشی زۆر یەکتەرەفانەیە بێسلا و کەسی تری لەو نێوانە نییە هەر حزبە ئەبینێ بە نەتیجە ناگە بۆ خۆمان تەجروبەی ئەوەمانەیە وە ئەم حرەکەتەی ئێمە ڕووی ئەساسیەکەی لە چەپی کۆمەڵایەتیە و لە جواری ئەوەشە تەبیعەتەن حزب و ڕێکخراوی سیاسیش کە هەن ئەوانش لە خۆگرێتەوە بێ تەبیعەتەن لەوەش ئیستیقباڵە بکەین و لەگەڵ ئەو جەریاناتش هەوڵ ئەدەین بکەوینە دیالۆگ و ڕاوێژەوە بەڵام بەبێ چەپی کۆمەڵایەتی مەسەلەی نێوان حزبەکان بۆ خۆی ناتوانێت منجەر بەوە بێکە بەرەی چەپ تەشکیل بێت ئێمە بەرەی چەپی حزبینە حزبەکان شکل پێ نادەینەوە ڕوون بکەینەوە بەڵکو چەپێکی بەرینی کۆمەڵایەتی هەدەفی ئەسڵی باشە تایسەت ئێوە وەک کۆمەڵە بۆیە کە مخاتب زۆرتر نایەوە بەم چونکە ئەوڵەن بەشێکی گرنگ بۆ لە باسەکانی ئەم چەند ساڵەی دواتری ناو تەشکیلاتی کۆمەڵە بە زۆر ئەهمیەتی پێدرێ و بە زەرورەتی هێزانێ بە پێویستی شێزانێ بۆیە کا زیاتر ئەگەر میوانێکی تر لەلایەنێکی سیاسی ترۆ وایە لەوانەیە ئەویشم بۆتایە بەڵام ئێستا کۆمەڵە جگە لە بانگەواز جگە لەوەی کە دەرخاست دەکات یا جگە لەمانە چ ڕێگا مکانیزمێکی عملی بۆ ئەمە پێکێناوە یا بیری لێکرد بێتەوە بە تایبەت بۆ بەشە منفەردەکان چ ڕێگا هەیەک جگە لە بانگەواز تایسە کراوە من عرضم کردوتم پرۆسەیەکی پەیوەندی بەرقەرارکردن لە ئارادایە چونکە کۆمەڵە دیارە بۆ خۆی ئێستا بۆتە بانگەوازی ئەم کارە ئاکات بەڵام نیازەکەی لە بینی چەپەکانیشە کەمتر لەنێو کۆمەڵە نییە ئەحساس بۆ نیازە و تەمایلەکە هەمووانە جا بۆیە ئێمە کۆمەڵە پێمان خۆش نییە بۆ خۆمان شتەکە فۆرم پێ بدەین چوارچێوەکی دیاری بکەین دوایی خەڵکی پێوەست بێ بەڵکو هەوڵەکەمانەوە پێکەوە چوارچێوەکی دیاری بکەین و پێکەوە شکڵەکەی تعین بکەین جا بۆ ئەوەش بێت گفتوگۆکان بەرقەرار بێ پەیوەندی بەرقەرار بێ و شتی زۆر مشخصەوەیە کە لە داهاتوویەکی نەچەدان دوورە ئێمە هەندین سمینار بەرگوزار بکەین و ئەو سمینارانەش پێشینەیەکیانە بێت تەبیعەتەن ئەویش پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ ئەفراد و نەهاد و ئەوانەیە کە لەوێ توافقێ بەدەست بێ پێش زەمینەهای شکل بگرێ ئەو کۆنفرانسانە ببێتە باعثی ئەوەی کە پێکەوە چوارچێوەی ئێدامەکاریەکە دیاری بکەین چوارچێوەی فعالیەتمان دوای سمینارەکان و کۆبوونەوەکانمان دیاری بکەین و باقیەکەی تەسمیماتی باقی بسپێرین بۆ ئەو وەختە کە کۆمەڵە سەربەخۆ و بەبێ ئەو مەشوەرەتانە و بۆبێ ئەو گفتوگووانە ئەو چوارچێوە دیاری نەکات بەڵکو ئەوە پرۆسەیەکی مشترک بێت زۆر مشخص بۆی عرضەکەمەوەیە ارتباطاتی بەرقەرار بووە و سمینار و کۆنفرانسایەک بە هەدەفی ئەوەی کە لەوێ بەرنامەی ئایندەمان هاوبەش دیاری بکەین بەرنامە ڕێزیەک لێ پرسیارێک کراوە ئەڵبەت لە باسەکانی پێشووی خۆتا بە دەرەجاتێک ئەمانەت باس کرد بەڵام داوای کردەوە خواهشی کردووە کە مشخصە نەم پرسیارە بکەین بەهێزکردنی چەپ لە مقابلی ئەو ناوەندی هاوکاریەیە کە جەرایاناتی تر ئەندامن بەهێزکردنی چەپ ئایا کولەن لە تەقابل لەگەڵ ڕاستایە یا چییە بۆ چەپ بەهێزکرد ئەم پرسیارەی کردووە
ئەگەر کرێ بە کورتی جوابی هەرچەند من لە باسەکانی پێشوو تا وەڵام بەم پرسیارە هاتووە بەڵام ئەم بینەرە داوای کردووە کە ئایا بزانین ئەوەیە بەهێزکردنی هێزی چەپ لە کوردستان و هەوڵی ئێمە بۆ شکڵدان بە بەرەیەکی چەپ ئەساسەن بۆ تەقابڵکردن لەگەڵ ئەو نەهادی هاوکاری حزب سیاسیەکانی کوردستان یا بۆ تەقابڵ لەگەڵ ئەم حزب و ئەو حزبان نییە ئەوە ینی ئیتمینانی خاتریان بێ بینەرانی خۆشەویست کە کۆمەڵە بەو هەدەفەوە خەریک نییە شکڵ ئەدا بە برەیەکی چەپ و هێزی چەپ لە دەوری یەکەوە کاتەوە بەڵکو نیازێکی کۆمەڵایەتی هەیە لە ناخی کۆمەلگا بۆ ئەوەی کە ئالتەرناتیڤ شکڵ بگرێ کە بتوانێت کۆمەلگای دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئیدارە و هیدایەت بکە ئەوە هەدەفی ئەسلی ئێمەیە ئەگەر نەتیجەی ئەوە ئەبێتە باعثی هێزی ڕاستی کۆمەلگا پێی لاواز ئەبێتە باعثی ئەوەی کە ئەوان پێگەی کۆمەڵایەتی خۆیان لەدەسەدەن ئێمە پێی ناڕەحەت نابین بەڵام ئێمە نەک بە تەقابڵی نێوان ئەحزابی سیاسی ئەو کارە هەدەفمانیە بەڵکو عەکسەکە ئێمە هێزێکی کۆمەڵایەتین و پێمان خۆشە ژیانی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک بهبوود ببەخشین پێمان خۆشە ئاسوودەیی بۆ کۆمەلگا بێنین پێمان خۆشە بەرابەری لە هەموو عەرسەکانە بەدی بێت و پێ بۆ ئەو کارە بکەین پێماوە ئەبێت چەپ قەوی و بەهێز بێت ئەوە هەدەفی ئەسلی ئێمە قوتمای ئێمە تەقابڵی بینی ئەحزابی سیاسی نییە حەورادڵ یەک پرسیار لەوانەیە دوایین پرسیارمان بێت ئەگەر بۆمان باسکەیت کە دەور و نەخشی کۆمەڵە باست کرد پەراکەندە لە بینی جوابەکانی پێشوو تا هاتبوو بەڵام حەزەکەن ئێستا لەم پرسیارە ئاوە فکوسکێنە سەر تەشکیلاتی کۆمەڵەت دەور و نەخشی کۆمەڵە لە بەهێزکردنی چەپ لە کوردستان چۆنە منتەقێک هەمیشە بۆ بەدەسێنانی بەرەیە یا جبهەیە یا کۆکردنەوەی خەڵکەیە ئەو منتەقەش ئەوەیە ئەبێ یەکێ لە هێزە پێکێنەرەکانی دارای دەرەجەیەکی زۆرتر لە مەشروعیەت و ئاعتبار بێ لە هەموو دنیا وایە لە هەر کۆڕ و کۆمەڵێک کە پێیان خۆش بێ یەک بگرێ ئیسە لە شوێنێک کەسایەتیەکەیە خۆشناوە کەسایەتیەکە نەخشێکی بەرجەستە ئەگەڕێ مورد احتمالی زۆرینەیە ئەوە هەوڵەدار باقیەکە لە دۆریە کۆ بکاتەوە بە ئاعتباری ئەوەوە خەڵکانی تر دێن هەندێک جار نەهادێکە ئەو کاراکە ئەو نەهادێکی معتەبەرە هەوڵەدا نەتیجە بەدەست بێنێ کەسانی دەوروبەر و نەهادی تر کۆ کاتەوە و لە ئاعتبار و موقعیەتی بەرجەستەی خۆی کەڵ وەرەگری بۆی کە هەدەف بە هەدەفەکە بکات لەمە وردی ئەو بەرەی چەپیشکە ئێستا قسەی لە یەکەن یا ڕێخستنی هێزی چەپ ئەو منتەقە حکومەکە کۆمەڵە هەم لەلایەن مخالفینیەوە هەم لەلایەن دۆستانیەوە دارای ئاعتبارێکە ئەوە سەرکێشی لێ ناکرێت و ڕەت ناکرێتەوە اعتبارێکە بە خەواتی چەندی ساڵە بەدەستی هێنەوە بۆیە کۆمەڵە بۆ بە حکمی جایگای خۆی و اعتبارێک کە هەیەی و خۆشەویستیەکە لەناو بەشێکی بەرچاو لە کۆمەلگا هەیەی و اعتبارێت تەنانەت لای لایەنەکانی تر هەیەی ئەتوانێت نەخشێکی بەرجەستە بگێڕ یان نەخشی هەماهەنگ کونەندە بگێڕ یان نەخشی دەستپێکەری ئەم حرەکەتە بنوێنێ و نەهایەتەنیش ئەتوانێت خەڵکانێکی زۆرتر بە ئەقناع بگێنێ کەم حرەکەتە زەرورەتی هەیە و خەڵکەکە لە دۆری یەک کۆ بکاتەوە بڕوا بەخۆبوون و احتمال لە بینیانە بەهێز بکە و ئەم نەخشە کۆمەڵە ئەبێ بیگێڕێت و بە باوەڕی من هەم کەسایەتیەکانی ناو کۆمەڵە شخصیەتەکانی ناو کۆمەڵە دارایەوە اعتبارە هەن و هەمیش وەکو ڕێکخراو دارایەوە اعتبارە هەیە بتوانێت ئەو کارە ئەنجام بدات و ئێمەوە نەک وەکو شتێکی خاڵێکی بەرجەستە بۆ کۆمەڵە بەڵکو وەکو وەزیفەیەک ئەبینین ئەوە نیە امتیازێکی زیاتر بە کۆمەڵە بە خااتری ئەو موقعەتی بدەین پێم وایە وەزیفەیەکی زیاتری لەسەرشانە بە خااتری ئەو موقعەتەوە ناتوانێت چاوپۆشی لە وەزیفە ئەساسی خۆی بکات و ئەو چەپە کۆمەڵایەتیە لە دۆری خۆی کۆ بکاتەوە لە دۆری پەرچەمێکی هاوبەش کۆ بکاتەوە دیارە کاتمان زۆر کەمماوە یەک دوو بینەری تریش پرسیاریان کردووە بەڵام یەک پرسیاری ئەوە ئەگەر لەناو پرسیارەکانی ئەو سێ پەیامان بۆ هاتووە عمومەن باسیەوە ئاکەن چەنە خۆشببینی چەندێک دوورنمای ئەمە بەڕوو نەبینی خۆشببینی ئەبێ منتەقی بێ من تا ئەندازەیەکی زۆر خۆشببینم بەڵام هاوکاتی خۆشببینیەکەم تەفاوتێکی زۆری لەگەڵ یەقین هەیە یەقینم نییە بۆ معنا بێژم دەق و دەق ئەم پرۆسە بە موفەقەت بچێتە بەرەوە بەڵام خۆشببینم چونکە تەمایلێکی عمومی یەکجار زۆر دەبینم ئێرادەیەکی بەهێز لە بینی کەسایەت و نەهاد و لایەنەکانی پێکێنەری ئاوا حرەکەتەکە بینم و لە لایەکی تریشەوە کاکاکۆ ئەمە نابێ حاشای لێ بکەن و بێ بووترێ
سەرهەڵدانی ڕوتێکی باش لەناو خودی کۆمەڵە هەبینم سەرهەدانی ڕوتێک لەناو کۆمەڵە کە بە دەستوەرگرتن لە ئەزمموی خەباتی خۆی و بە دەستوەرگرتن لە ئەزمموی دەوروبەری خۆی و بە بەرپرسیایەتێکی جیاواز هەوڵەدا پێگەی کۆمەڵایەتی چەپ بەهێز بکە لە دەرەوەی چوارچێوەی حیزبایەتی لە دەرەوەی ئەو تەنگ نەزەری ئیدۆلۆژی ئەو ڕوتە بە باوەڕی من ڕوتێکی زۆر گرنگە کە ئەتوانێت نەخشێکی مهم بنوێنێ و ئەوەش یەکێکە لەو خاڵانێکە خۆشببینیەکەی من بەهێزترەکە. سپاس هاوڕادڵ یەک پامان بۆ هاتووە باو پەیامەش بخوێنینەوە ئەویژەوەیڵێ درودێکی تایبەت بۆ بەرنامەی جوانتان بەڕاستی ئەم هەڵوێستەی کۆمەڵە بۆ یەکگرتنەوەی چەپ لە کوردستان بژانەوەی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی یەکسانی خوازی خەڵکی کووردا و هەر ئێستا ئەو ڕنگ و بۆیە وجودی بەباشی ئێحساسەکرێت لە ناوەوە لە داهاتوو ئەم کارە بەباشی خۆی دیارەخات دەستی هاوڕێ عادڵیش خۆش بێت بۆ هەڵوێستە جوان و ئینقلابیەکانی. زۆر سپاس بەوە بینەرە هاوڕێ عادڵ زۆر سپاس بەوەی کە لەگەڵمان بوویت من پرسیارێکی تایبەتیم نەماوە ئەگەر شتێک پێت وایە نەوتراوە یا ماوە لە خزمەتتاندا. نەخێ قسێکی زۆرتر نییە جارێکی تر سپاس بۆ بینەران کە بەشداریان بەردابوو. زۆر سپاس بۆ تۆش. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر داوای لێ بردنتان لێ یەکەین کۆمەڵێک پەیام و تەماسی تەلەفۆنیمان بۆ هات بۆ ئەوەی کە گلەیان هەبوو لەسەرەوەی کە بەرنمەکەمان بە شێوەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەوە بڵاو نەبووە بەڵام دیارە لە فەیسبوک و لە دنیای مەجازی ئەم دابڕانە نەبوو کێشەیەکی تەکنیکی هاتە پێش ئێمە بەرنمەکە زەبتەکەین و لە داهاتووە ئەم بەرنامە لە بەرنامە تکرارەکانی کۆمەڵە تێوێ حتمما بڵاوەکەینەوە. زۆر سپاس بۆی لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ پەیامە جوانەکانتان سپاس بۆ پەیوەندیەکانتان تا بەرنامەیەکی تر کات خۆش دەرچاو.